مرۆڤ هەر ئاسەنگێکی هەبوو لە ژیانە پێش هەموو شتێک خۆی قبوڵکە بەوەی کە هەیە. خراپترین مامەڵەی کەسانی بەتەمەنە لەگەڵ نابینایە. ئەم جیهازە بەکارهێنم، ئەمە تایبەتە بە ڕیکۆردکردنی وانەکان، ماستەری شەهرەوە بەکارهێنە. من نەخۆشیەکم هەیە RP ڕێتینایتس پیگمنتۆسا جێنێتیکە. ئەم نەخۆشیە بە تەدریجی چاو بەرەبەرە کەسە بێت تا قۆناغێک ئەوەسەیان نیوە لە دەسەیان هەمووی یان بەشکی کە من بەشەکەمەکەیە لە 18 ساڵیش یەکلایە بێتەوانێ کەتی گەشەی لەش ئەوەسێ لە مناڵی و گەرزەکاریە تەواوی. تەبەن 2010 من ئەتر وای لێ هات کۆمەڵناسیە دووەم کەسم لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیرەوە پرۆگرامە یەک کتێبانیە بەدەنگی یەک نووسیمانیە بەدەنگی کە ڕیکۆرد مەکرد ئەم جیهازە بەکارێنم، ئەمە تایبەتە بە ڕیکۆردکردنی وانەکان کە دامەنا کە بێدەنگیشە هیچ شتێکی نییە. یەک مامۆستا قبوڵی نەبوو داینێ ئەمود باشە تەلبەکانی تر ناینووسە منیش ئەمە بەکار نێنم چۆن سعی بکەم لە یوتیوبە بە عەربی ئەم دۆزیەوە هەمان وانە بە مامۆسایەکی تر لە مەغربیان تونزیان جەزایر کە بە عەربیکی زۆر خراپیش قساکەن لی تێناگەی زۆرجار لەوە محازەرەکان کە وەکوی خۆشمانیە بە دەقیقی لەوێ گوێم لێ ئەگرت واتە ئاسانکاری بۆ ناکەن لەس هەموو ئاستەکانە. توێژینەوەکەی من لە چوارچەوەی کۆمەڵاسی گشتیا بوو، بەڵام لە پسپۆڕی وردەکەم دەروونزانی کۆمەڵایەتی وکار خۆی حەزێکی خۆشم بوو. تایبەتم کرد بە کەم ئەندامان بە لە ناویشانە نابینە چونکە فەرامۆش کرابووم 20 کەسم وەرگرت ئەم جیهازەم بردووە مخابەلەکەم کردوون لەولا هاتوومەتەوە بەتاڵم کردەوە بە موبایل نووسیمە نووسینەکەم نردووە بە باوکم بە دەستنووس نووسیوێتی بردومانەوە بۆ کەسێک تایپی کە ئەویش بە غەڵەت نووسیتی هەنامان چاکمان کردوتەوە. یعنی ئەگەر هەر کەسێکی دیکە ماستەر بۆ نەمانگێک بنووسێ وەکو مەجازیەک نمونێکی مەجازی ڕەنگە من دەمانگە ویستە بێ ئاواش لە ماوەی 4 مانگە تەواوم کرد. نەبوونی پاڵپشتێکی گشتی تۆشە ناو بازارێکەوە تا جاوای عیبت نییە بە شوێنێکە ئەڕۆی سەکەزەرە یا ئەڵەیە ناو چاڵەکەەوە تۆ بهێڵە بە لە شوێنێکی ترەوە بڕۆ یان هیچ یارمەتی بە یان بەبێ قسە. خراپترین مامەڵی کەسانی بەتەمەنە لەگەڵ نابینایە یەکێ لە ئەنجامەکان کە من خۆم تەسەووری ئەوم ناکرد گەنجەکان باشتر. بیسەرانی دەنگی گەلی کوردستان و بینەرەی پێجی دیجیکە رادیۆ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک سڵاتان لێبێ. شەڤانم لە بەرنامێکی نوێی ڕۆشنایەوە لەگەڵتانم. مناو ڕاگەیاندنی بیسراوەوە لە دەنگی گۆڕان 2007 مانگی 4 ڕۆژی ڕۆژنامەوانیش بوو دەسم پێکرد 5 ساڵ بۆ 6 ساڵیش دەچێت تقریبان. بۆ من قورس نەبوو چونکە ئەوترێ ئینسان حەزی لە هەر شتێ بێ یعنی بۆی زۆر ئاسانە بمی بە تامەزرۆی ئەچوو نازانم زۆر وتەوە منم لێرم بڕەنگە بۆ زۆر کەسەمە هەر مۆزوع نەبێت بەڵام بۆ من زۆرم حەز لێ بوو. بەڕاستی من هەموو جارێ وتومە خۆزگە هەموو کۆمەڵگەی کوردی یان وەکو عیلەکەی خۆم بووایە یان وەکو ڕاگەیاندن بووایە چونکە لەو دوو شوێنە زۆر مرتاحم. بە تایبەتی ڕاگەیاندن ئەو برادرانەی کە لەوێن یعنی نەیان هێشت و بچووکترین قورسایم لەسەری بێ لە هەموو شوێنەکان دامی زیاتر بۆ کەم ئەندام هەیە لە ناویشیان نابینە بۆ نمونە جەنابە دەگە بچیتە سەر کارەکەت بە پاس ئەڕۆی بە پێ ئەڕۆی تەکسیە گەگری دەست بۆ کەسێک ڕائەگری واتە 4 ئۆپشنە هەیە بژاردە هەیە. بەڵام منێکی نابینە ئیلا ئەبێت تەکسیەک بێت کە تەکسیەکە تایبەت بێت و لەگەڵ ما بێتە سەرەوە تەبەن بۆ کەسێکی 30,000 بێ ئەوە 5,000 بێ تا ئەم گەێنێتە شوێنەکە فەرقی هەیە. تۆ ئەبێت لە ڕووی پارەوە ئەو فەراغە پڕکەیتەوە کە تۆ بۆ کەسێکی تر کێشەی نەبێت.